جارێکیان مامۆستا بووم لە دواناوەندی لە چوار قڕنا مامۆستای ئاین بووم مەکتەبەکە تێکەڵ بوو یەکەم ساڵم بوو تەعین بووم بە تەڵەبەکانم بوو نەسیحەتم کردن کە خۆتان داپۆشن و ئەو جلە دروست نییە و سوپاس بە خۆی پەروەردگار هەر هەموو کچەکان خۆیان داپۆشی بوو نەحیجاب یەک دانە نەبێ شوعی بوو وڵات چوش کاتی لێکردم لای مدیر لای مدیرەکەش کاتی کردوتیەوە وامان لێ دەکا کە ئێمە شەرم کەین کە حیجاب نەبین بینە مەکتەب ئەوەندە وەعز و نمونە و شتمان بۆ دێنێتەوە ئێستا ئەوەی کە حیجاب لەبەر نەکا تەریق دەبێتەوە هەمووشیان کردویانە بەس من ماوە وەڵام مدیر بانگی کردم طبعا مدیرەکەش دوور بوو لە خوای گەورە وتی وەڵا مامۆستا بەڕاستی کارێکی باش ناکەی پێیان دەڵێ خۆتان داپۆشن و ئەمە باسی 92تان بۆ دەکەم جا بزانن گەرمەی چی بوو ساڵی 92 حیزبایەتی و ئەو جۆرە شتانە وتی کارێکی باش ناکەی پێیان دەڵێیت ئازادن و ئەنجا بەڕاستی ئەگەر وا بڕوا ئێمە تۆ دەگۆڕین مامۆستای ئاین وا باشترە مامۆستایەک دەرسی ئاین بڵێتەوە کە بۆ خۆی یان مەسیحی بێت یا کاکەیی بێت یا نازانم چی بێ وتم مامۆستای ئاین دەتەوێت بیگۆڕی نامسڵمانێک بێڵێتەوە وتی ئاخر بۆی هەر مادەکە بڵێتەوە تەواو کاریگەری نەبێ بەسەر تەڵەبەوە ئەو بە جدی وا دێ وتم ئاخر تەڵەبەکان خۆیان داپۆشن کارێکی باشە مامۆستا فڵانە کەس کوڕ و کشتێکەڵە گەنجن پۆلی 5 و 6 ئامادەیی یعنی قیمەی مڕاهقیەتیە بۆی تووشی غەڵەت نەبن تووشی هەڵە نەبن باشترە فکریان لەسەر خوێندن بێ وتی مامۆستا هەر ئێوەی ڕوو لە دینن ئەهلی مزگەوتەکەن و ئەم مۆزوعە بەلاتانەوە گرنگە ئەی بۆ ئێمە لە ناو 100 ئافرەتیش دابین بە خەیاڵماندانە ئەیتم ئاخر کوردەواری دەڵێ سۆنەیە و تەڕنابێ چۆن بە خەیاڵت دابێ تم بەلای ئێوە ئاسایی ئاخر کاکە بەلای ئێمە ئاسایی نییە بەلای ئێوە ئاسایی بەلای ئێمە ئاسایی نییە طبعا مالی جرح بميت إيلام شاعر دەڵێ کەسی مردوو وەرە برینداری کە هەست بە ئازار ناکە بەڵام کەسی زیندوو بێ یەک برینی بچووک هەستی پێ دەکا ئێوتم ئێمە الحەمدلله ئیمانمان و حەیامان ماوە هەست بەوە دەکەین کە خەتەرە نابێت بەس هیچتان نەماوە کاکە هیچتان نەماوە هەر گوێشتان لێ نییە مشکیلەش نییە بەلاتانەوە پەنا بەخوای گەورە